ئێمە ساڵانە بابینیم بەرنامەی لەو شێوەمە لە مانگی ڕەمەزان، بەڵام ئەم جارە کارێکی جیاوازە بگرە پرۆژەی مەلیۆنی ئینان و سەموخانەکان و بابلین ویسمان ئێمە وەکو گەنجان کۆ بکەین و لە سەیەک سفرە ئێمە تەنها ئەوە یەکەم زارمانی و یەکەم کارمانیش نییە پێشی ڕەمەزان بگرە بە هەمان شێوە دەمانوێت کۆمەڵایەتێکی بەهێز دروست بکەین لە بینی خەڵک و لە بینی حیزب و ئەمەش ئەو سفرەیە وەمان کرد لۆ خەڵکی چینی هەژا بێ فەرق و جیاوازی هەموو کە چینەکان لەسەر سفرە کۆ بکرێنەوە. وەکو با بڵێن بەرنامەی ئەو ماگە یەکێک لەو بەرنامانە ئەوە بوو کە خێرخوازی هەم لە ڕێی کۆکردنەوەی خەڵک و نانێکی بە کۆمەڵ پێکەوە بخۆن و با بڵێن ئەو بەربانگە بکەنەوە هەروەها هەموو چین و توێژەکان دەگرێتەوە نەک تەنها بڵێ چینێکی تایبەتە مەسەن قوتابیانە لاوانە با بڵێن ئەوانەی با بڵێن خەڵکی مزگەوتە خەڵکی ترە هەموو خەڵکەکان دەگرێتەوە ئەو بەرنامەیەکی خۆشە خەڵک کۆ دەبێتەوە ئێستا لە ناحی کەڵک ئەو خەڵکە هەمووی لەو ڕۆژە بەربانگە دەکاتەوە لە چێنە یەکتری مادیتیە و دڵخۆشی بە یەکتری و هەم با بڵێن کۆکردنەوەکە و هەم ئەو بەرنامەیە جگە لەوە بەرنامەی سەبەتەی خۆراکیش هەیە لەگە ئەو بەرنامەیە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە دەکەم کە ئەو بەربانگەیان لەو خەڵکە ئامادەکە لەوە خەڵکە زۆرە کۆمەڵایەتی چەند گرینگە خەڵک هەموو لێرە کۆ دەبێتەوە لەگەڵ بەڵێ زۆر شتێکی باشە زۆر شتێکی چاکە ئەوە خەڵک هەموو یەکتر لێرە دەبینی و هەموو خزم و کەسەکان برادەرەکان یەکتر لێرە دەبینین و نانەشی پێکەوە دەخۆین و فتارەکەی لەگەک دەکەینەوە و زۆر باشە وەڵڵا زۆر چاکە و ئینشەڵا بەردەوامیش دەبین لەسەراوەی ڕاوەستانمان نییە تا مانگی ڕەمەزانی خلاص دەبێت هەتا شەوی جێژنە ئینشەڵا بەردەوام دەبین لەسا و کارەی بەڵێ لە هەموو جۆرە شارەکان ئینشەڵا بەردەوامە طبعا ئەو خەڵکە هەمووی مەنتەقەیە هەتێ هەم لێرە یەکتر دەبینین و هەم لێرە پێکەوە نانێکمان خوارد و ئەمە هەموو دعوەتی سەرۆک بارزانانی حساب دەکەین ئەوە پیرۆزبایی ڕەمەزان لە جەنابی سەرۆک بارزانیش دەکەین زۆر بەخێر بێت سەر چاوان هیوادارم لە هەموو ڕێکخراوەکان ناوچەکان ئەو شتانە بکرێ و خەڵکە کۆ بیتەوە و پێکەوە ئەفتارش بکەم مناسبەتی پیرۆزە یعنی مانگێکی پیرۆزە ئەڵماکەی خدا بخاطر خير خواستك دنياي إما خوز بي بخاطر أم الطعمي أودان بي أم الطعمي سدادي أودان بي بخاطر برزقي دنيا أودان بي بخوصي بنا خوصي دنياي أودان بي ونعم دقان برك دقان يقاير أودان بي نعم دقان نعم دقان فردقي دنيا قيامة أودان بي خبر قيامة أودان بي أوكي سابقي دنيا قيامة أودان بي بخادم محمد مصطفى خير خوصي ومتعم غير ئەوڕۆ بەربانگت ما تعدي كرديا بالإخوة خير أو أنا بنسي أبنائي بەربانگت کردەوە چ وآخر حمي بنفسي وآخر من حسابي أخواتني تاكد يا أخوات نقي تاكد يا أخوات نقي خير خوصي وناخوصي نوقي من تاكد يا إسلاني عمد أخواني قرد داتوا بتواسين قرد داتوا وآخر ذا جوابين قبل نفسي سباس كاك مصوري لكن عمرو شيء أزان فرنان داتو لعبوا والله تكانوا أنا بپشتیوانی جەنابی فەرماندە کاک مەسوول بازانی و لەسەر ئەرکی لقینەوەی بەڕێز ئەو خوانە دروست کرا بۆ هەموو چینەکان بوو بە فەقیری بگرە بە پیا و ماقۆل و ڕیشسپی و بێ جیاوازی خۆمان بە خزمەت کار دەزانین کە بەردەوام خزمەتی خەڵکی خۆمان بکەین بەردەوامیش دەبینی ئینشەڵڵا لەو ئەرکە پیرۆزانە حەزەکە هەزار نەفەرمە خواردنە تێکرێت الحەمدولillah باش مەجموعەکی زۆر مال مزگەفت ئەویش تێتەوە خواردنەوەشی ئامادەم چاوەڕێنە ئەوتم بێن خواردنەوە ئامادە ئەوش فتارە خۆ بکەنەوە ئەوە هەموو سپۆنسەری بلقۆنە ڕۆبووی بۆ هەیڤە کامل هەر ڕۆژە ئەم دەچینە شارەکە ئەڵام هەر ڕۆژە چینە جێکی عەبرەکە بۆ مەسەلە عەمیل کەلێکی سەبەی دەچینە بشیریان دوز بام دەتەسەسۆ چینە بەهەدە بچینە ئاکرێت